سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە زەکات دەکەین. پرسیارە ڕاستی میوانەکانم دەکەم و دەپرسم زەکات یەکێکە لە پایە گرنگەکانی ئیسلام. ئایا گرنگی و بایەخی زەکات چییە؟ زەکات و زەکاتدان ڕێگای گونجاوی خۆی هەیە. لە ئێستادا گونجاوترین ڕێگا چییە بۆ دانی زەکات؟ چەندی دەستگا و ناوەندی ڕاگەیاندنمان هەیە کە کاری بانگەواز و داوە دەکەن تا چەند گونجاوە زەکات بدرێتە ناوەندانە. وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. ڕاستی خۆی زەکات یەکێکە لە 5 ڕوکنەکەی ئیسلام، یعنی ئیسلام لەسەر 5 پایەدانراوە. یەکێ لە پایە گرنگەکانی ئیسلام بریتە لە زەکاتدان. جا 5 پایەکەی ئیسلام مەسەڵەن بریتە لە ئیقامی نوێژ، ئیمان بەخوای گەور و میهرەبان و ئیقامی نوێژ، و یەکێ لە پایەکان مەسەڵەن دانی زەکاتە و حەجی بەیتوڵایە و ڕۆژووی مانگی ڕەمەزانە. بەڕاستی کە یەکێ لە 5 پایەکانی ئیسلام بریتە لە زەکاتدان. ینی هەر میلەت و هەر قەومێک کە زەکاتیان لەسەر واجب بوو بێ و نەیدەن، ئێتە بەڕاستی ئەو میلەتە یعنی ئەکەونە هێرشی قەهر و غەزەبی خواوە، لەبەرەوە یەکێ لە پایەکانی ئیسلامی ئەنجام نەداوە. یا مەسەڵەن پایەکانیش بە هەمان شێوە یەکێک مەسەڵەن نەیکا ئەبێ خۆی ئامادەکە بۆ ئەوەی کە بکەوێتە ژێر قەهر و غەزەبی خواوە. بەڕاستی زەکات یەکێکە لە 5 پایەکانی ئیسلام و قورئانی پیرۆز لە چەند لە ئاماژەی پێکا و ئەحادیثی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە چەند لە ئاماژەی پێکا. معنەی وایە زەکاتدان یعنی شتێکی گرنگە لە ناو موسڵمانان، لە ناو جامیعەی بەشەری کە موسڵمان بن و گەشتنەتە حەدی زەکات و حەدی زەکاتیان لەسەر واجب بوو بێ، زەکاتیان گەشت بێتە حەدی زەکات و زەکاتیان لەسەر واجب بوو بێ، پێویستە ئەبێ دەریکەن و بیدەنە فەقیر و هەژاران و ئەو شوێنانەی کە باسی کرد. دیارە هەمومان زانین بابەتێک لەو بابەتانەی کە زۆر گێرینە لە ژیانی ئینسانە مەسەلەی پێداکردنی سامان و ماڵە. پێداکردنی سامان و ماڵ وەکو چۆن ڕێگەی شەرعی پیاکردنی هەیە لە ئیسلامە کە ڕێکی خستووە، لە هەمان کاتە ڕێگەی داناوە بۆ چۆنێتی خەرجکردنەکەشی. لە دێر زەمانە لە مێژوودا دەزانین و لە ناو سروشتی ئینسانیەتە مرۆڤایەتی داوایە زۆر جار سامانداری بۆتە هۆکاری چەوسانەوەی خەڵک. زۆر جار ئینسانێک کە پارەدار بوو بێ بۆتە هۆکاری ئەوەی کە بەسەر خەڵکا خۆی فەرزکە هەل لەم ڕوانگەیەوە و لەم ڕێگەیەوە چەندین خەڵک بۆتە کۆیلە. وەیە لە زەمینەیەکی زۆری مێژوودا کە کۆیلێتی لە کۆمەلگەدا زۆر بووە، بریتی بووە لە بوونی هەژار و چینی دەوڵەمەند. دەوڵەمەندەکان توانیمانە لە ڕێگەی سامانەکانیانەوە ئیستیغلالی خەڵکانێ بکەن بیانکەنە کۆیلی خۆیان لە دەستەی خۆیان. ئیسلامی پیرۆز کاتێک کە هەر بەسەر واقعەیەکە کەوت کە بینی هەزاران خەڵک لەژێر ئەم مەینەتیەدا دەناڵێنێ، لەژێر ئەم خەفەتەدا دەناڵێنە، بۆتە هۆکارێکی ئەوەی کە بەردەوام ئەبێت چینێکی محتاج و فەقیر و دەستکوت هەیە کە ناچارە دەستپان کاتەوە لە خەڵکێکی دەوڵەمەند. ئەویش لە مقابلە کاتێکە ویژدان زۆر زاڵ نابێ بەسەر لایەنی دەرونیە و بەسەر لایەنی کاریدا و دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو ئینسانە بچەوسێنێتەوە. ئیسلام هات ئەمێ ڕێخست. پارەدار پەیداکردن خۆی بۆ خۆی ماڵی ساڵح و ماڵی ناساڵح هەیە. ماڵی ساڵح ئەوەیە کە بیدا بە کەسێکی ساڵح وەچووکە چۆنی پەیدا کردوە چۆنی خەرجەکە. لێرەوە خوای گەورە هەژارانی کردە هاوبەشی دەوڵەمەندەکان، واتە گیرفانی هەژارەکان بەشێک لە پارەی گیرفانیان بۆ هەژارانە بەبێ ئەوەی هەژاران خوان داوا بکەن، بۆ ئەوەی کە ئەو خەڵکەی کە خوا بە ئازاری دروستی کردووە لە پێناوی پێداکردنی سامانێک یا لوقمەی نانی خۆیدا کەس نتوانێت ئیستیغلالیکە بۆ پێدان و برس بۆ تێرکردنی نابێ ئیهانەی پێ بکرێ. ئیسلام ئەوەی هێناکایەوە کەوتی دەبێت دەوڵەمەندەکان کاتێک خوا لەیان ڕازیە بێ و کاتێک ماڵەکەشیان خێرە بۆ ئەوان و قازانجی هەیە کە ئەبێت لە دەستی خۆیان بەخواستی خۆیان بە حەزێکی زۆر بەهێزەوە لە سۆنگەی خۆشەویستیان بۆ بەرامبەرەکانیان بەشێ لە ماڵی خۆیان ببەخشن بە هەژارەکان. ئەمە خودی خۆی دیدێ بوو ڕاستکردنەوەی ئەو دیدە کۆنە بوو، چونکە لە سەردەمێکی پێشیندا بە درێژایی زیاتر لە نزیکەی 4-5 هزار ساڵ ئەتوانین بڵین بە درێژاتی کادەکەیتر مرۆڤایەتی کەوتە ئەوەی کشت و کاڵ و بەرهەم بێنێ. لەو ساتە وەختەوە بەهۆی سامانداری و مرۆڤ هەر ئەچۆسێنرایەوە. بۆیە ئەبینی بە چینەکانی مێژوودا
یەکێ لە هۆکارە سەرکیەکانی کۆیلەکردن لە کۆمەڵگەدا بریتیوە لەم لایەنە حتا زۆر جار هەیە بۆ لایانی سیاسی بەکار هاتووە بۆ شەوسانەوەی بەرامبەرێک یا ڕێگەتن لە حالە خێرێک وەکو باسی قاڕون و کە خۆی لە قسەکەی لە قورآنە باسەکە چۆن تەوزیفی ئەم سامانەیەکە کە خوا پێیداوە کاتێکە خۆی کەسێکە داوا لە خوا کام سامانەی پێدا دوایی لە ئەخیرا کە تووشی جۆرە لە بغڕابوون دەبێ نازانێ بەکاری بێنێ چۆنی خاتە گەڕ بۆ ستەمکاران خزمەتی ستەمکاران و شەوسانەوەی ئەوانەی کەوا خێریان پێیە خوای گەورە لە سیستەمی زەکاتە ئەم حقەتی ڕاست کردەوە. دیارە یەکێک لە پایەکانی ئیسلام ئەوەی کە ئیسلام فەرزی کردو لەسەر مسلمانانە بێ جێبەجێکەن بریتێ لە زەکات و زەکات خوای پەروەردگار لەگەڵ نوێژ جیای نەکردوێتەوە هەردووکیان پێکەوە هاتوون و 80 جار لە قورئانە خوای پەروەردگار هەردووکیانی باس کردووە کە فەرمێ ئەقیموا الصلاة وآتوا الزەکات هەردووکیان پێکەوە هاتوون و گرنگی زەکات لەوەیە کە تەکید لەوە کاتەوە یەکەم پارە و سەرەت و سامان لە دەستی کۆمەڵە کەسانێکە کۆ نەبێتەوە و نەچێتە دەستی چینی هەژارانەوە کەواتە حرەکەیەکی اقتصادی دروستەکە لە وڵاتە ئەوانەی کە پارە و سەرەت و سامانێن لە ماڵیانە داناوە بەشێکی ئەدرێتە ئەو خەڵقە هەژارە و ئەو کەسانەی کە نەبوون و لە هەمان کاتیشا بریتیە لە تاقیکردنەوەیەکی خوای پەروەردگار بۆ ئەوەی ئەوانەی کە پارە و سەرەت و سامانیان هەیە پارە و سەرەت و سامانەکانیان لە دڵیانە نەبێ بەڵکو لە دەستیان نابێ و هەر کاتێک پێویست بوو بیدەنە ئەو خەڵقانەی کە هەژارن و لە هەمان کاتیشا جیاکەرەوەیەکە لە نێوان ئەهلی ئیمان لەگەڵ ئەهلی نیفاق چونکە ئەهلی نیفاق ئامادەنی پارە و سەرەت و سامانی خۆیان ببەخشن بەڵام ئەهلی ئیمان ئامادەن هەموو کاتێک پارە و سەرەت و سامانی خۆیان ببەخشن کەواتە ئەکرێ گرنگی زەکات لەوەیە دەرکەوێ کە یەکەم جێبەجێکردنی فەرمانی خوای پەروەردگارە دووهەمیش هاوکاریکردنی لایەنێکی هەژاری کۆمەلگایە کە ئەگەر فەرمانی خوای پەروەردگار نەبێ بەشێک لە خەڵقی جێبەجێ ناکەن بۆیە هەم لە ڕۆ ئابوووریەکەوە سوودی و گرنگێکی زۆری هەیە و هەم لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە کە حەقد و بغز و قین ناهێڵێ لە دڵی خەڵقیە چونکە ئەگەر ئینسان زانی دەوڵەمەند هەرچەندێک سەرەت و سامانی زۆر بێ خەڵقی هاوکاری بکە هاوکاری هەژارانەکە خەڵق حەزەکە فڵان کەس دەوڵەمەندتر بێ چونکە ئەزانێ ساڵ بۆ ساڵ ئەگەر سەرەت و سامانی ئەو زۆر بێ ئەوش هاوکاری خەڵقیەکە بەڵام ئەگەر زانی ئەو کەسە هیچ گرنگێک نادا بە خەڵقی هەر حەزەکە سەرەت و سامان و پارەکەی زۆر بێ و لە ماڵا داینێ ئەو کاتە ئەم کەسە گرنگێک نادا بەچی بە دەوڵەمەندبوونی خەڵقی و لە هەمان کاتیشا دوعای لەکە و لە هەمان کاتە حەزەکە نەیبێ لە هەمان کاتە حەزەکە سەرەت و سامانەکەی بە یەکجارتیاچێ لە هەمان کاتە هەزاران مەشاکیلی تر کە دروستە بێت لەبەرەوە یەکێکە لە پایە گرنگەکانی ئیسلام و خوای پەروەردگار فەرزی کردووە وەکو نوێژ وەکو ڕۆژوو وەکو حەج و باقی ئەرکانەکانی دیارە ڕاستە زەکات یەکێک لە پایە گرنگەکانی ئاینی پیرۆزی ئیسلام هەم لە ئاەتی قورئانی ئاجەختی لێکراوە و هەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەی صحیحە ئاماژەی پێداوە خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێ إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل فريضة من الله لم آية پیرۆزە هەم فەلسفەی زەکات نیشانەکە و هەم ئەوانەیش دیاری ئەکا کە زەکاتیان پێشێن دیارە بایەخی ئاینی پیرۆزی ئیسلام بە زەکات بایەخێکی زۆر گرنگە چونکە چەندە گرنگی داوە بە مەجالی عیبادات و خواپەرستی بینی عەبد و خوا هێندەیش گرنگی داوە بە مەجالی مادی و ماڵی لە نێوان بەندەکان لە نێوان یەکتریە بۆیە ئەم مەجالە تەریک نەکراوە و ئەحتیمامی جدی پێدراوە و خوای گەورە هانی مسلمانانی داوە حتا نەک زەکات لە غەیری زەکاتیش لە بەخشینە هەر هانی داون کە بە بەردەوام ببەخشن بۆ چونکە بەم بەخشینە فەزڵ و گەورەی و خێرێکی گەورەیان دەسەکەوێت بایەخەکەی بیزات لە چیایە لە ئاەتێکایە کە خوای گەورە ئەفەرمێ خذ من ئەموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها بریتێ لەم دوو کەلیمە تطهرهم وتزكيهم بها ئاینی پیرۆزی ئیسلام جەختی لەسەرەوە کردوتە زەکات لە دەوڵەمەندەکان وەربگیرێ بۆ ئەوەی هەم ماڵەکانیان پاک ببێتەوە و هەم دڵ و دەرونی خۆشیان پاک ببێتەوە و تەسکیە بکرێ و ئامادە بکرێ کە بۆی ئەهلی بەهەشت بن جا من کورتی ئەەکەمۆت لە چوار خاڵە خاڵی یەکەمینان
مەوزوعی زەکات فەلسفەی زەکات ئەوەیە کە ئاینی پیرۆزی ئیسلام بە جددی دژایەتی هەژاریەکە ئەیەوێ هەژاری بنەبڕ بکە ئەیەوێت هەژاری بنەبڕ بکە ئەمە یەک خاڵی دووهەم ئەوەیە کە دەوڵەمەند هان ئەدا پاکی کاتەوە لە چروکی و لە بەخیلی و لە دەزنوقاوی و لە بەرامبەر بەمەیشا سەر لە نوێ بە تیرێک دوو نیشانە ئەشکێنێ هەم دەوڵەمەند پاکاتەوە لە چروکی و بەخیلی و دەزنوقاوی هەم دڵی فەقیر و هەژاریش لە حەسادەت و بغض و ئەوە پاکەکاتەوە بەرامبەر بە دەوڵەمەند لە جێگەی ئەم دوانە چی ئەڕوێنێ مەحەبەت و خۆشەویستی و هەروەها ڕەحم و بەزەی بەرامبەر بە یەکتری لە نێوان ئەفرەدەکانی کۆمەلگا ئەگەر دەوڵەمەند بەزەی بە هەژارە هاتەوە هەژاریش تەماع ناکاتە ماڵی دەوڵەمەند بیدزێ یا تەمەنای فەوتان و لە ناو چوونی بکە ئەوە خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە لە سەرەتا ئەفەرمی خذ من ئەموالهم صدقة تطهرهم ماڵەکان پاکەکاتەوە زەکات کەلیمەی زەکات لە ئەسڵا لە زیادەوە هاتووە لە نموو گەشە و ئەوە هاتووە کەوابێ بە زەکاتدان ماڵەکان گەشە ئەکا ماڵەکان زیادەکە لە ئاەتێکی ترە خوای گەورە ئاماژە بەوەدا ئەفەرمێ ببەخشن چونکە متەئەکید بن کە بە دوای ئەوە ئێمە ماڵەکە هێنینۆ جێگەی خۆی نەک هەر خودی ماڵەکە چەندین قاد لەو ماڵە خوای گەورە ئەی بەخشێتەوە بە ئیمانداران و بە مسلمانان بۆیە ئەو کاتە ئیتر دڵی دەوڵەمەند و دڵی سەرۆتمەند خۆش ئەکا بەوەی کە تۆ بەخشی مەترسە چونکە من بە دوای یەکسەر ئەهێنمە جێگەی نەک هەر ئەوەندە بەڵکو چەندین قاتی ئەوەندەش ئەهێنمە جێگەی بەڕاستی زەکات لە هەر کاتێکە یعنی بێت و میلەت بە تەواوی بیە ئیتر فەقیر نامێنێ زەکات بۆ ئەوەیە کە فەقیر و هەژار نەمێنێ کە مەثەلەن خەڵق دەوڵەمەند بێ خەڵق غەم و پەژارەی نەمێنێ خەڵق ناڕەحەتی نەمێنێ بەڵام ئەگەر زەکات وەکو تەریقەی گونجاوی خۆی بدرێ ئیتر فەقیر نامێنێ بەو معنە مەثەلەن تۆ فەقیر و دەوڵەمەند بووە لێک جیا بکرێت یا مەثەلەن ئەو شوێنانەی کە زەکاتیان پێشێت بۆ جیا بکرێتەوە ئەی مەثەلەن زەکاتەکە تۆ بیێ بەیەکێک کە لە کۆڵ بکەوێتەوە تۆ ئەگەر وات کرد ئێتر ئەو کاتە خەڵق بە هەژاری نامێنێتەوە خەڵق دەوڵەمەند ئەبێت لێرە لە سەردەمی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان ڕەحمەتی خوای لێبێ قارەی ئەفریقا کە ئەمڕۆ یعنی مەثەل لە ژێر تەوژمی برسێتی ئەناڵێنن ئەو کاتە ئەو نەیە زەکات کۆ کردووە نازانین چی لێ بکەن دوای فەرمی زەکاتەکە سەرفکەن لە پردا لە مزگەوتە دوایی نەقڵەکەن بۆ وڵاتانی تر بۆی کەوا خەڵق پێی بژی مەبەستەکە ئەوەیە یعنی زەکات ئەگەر بە شێوازێکی شەرعی خۆی دابش بکرێت و تەوزیع بکرێت بەسەر مەسەلەن مسلمانانی هەژاردا ئیتر یعنی خەڵق بە هەژاری نامێنێتەوە و حتا نەک مسلمان یعنی هەندێک لە عولەما و زانان لەسەر ئەوەن ئەگەر کابرایەک حتا مەثەل کافریش بێ مادام فەقیر و هەژار بێ ئەڵێن زەکاتی پێشێ لەبەرەوە لە جامیعی بەشەریە یەک ئەگرنەوە یعنی ڕێی هەندێک لە عولەما و زانان لەسەر ئەوە نەگەرێکێک وەلەو ئیمانیشی نەبێ شێوازێک بێ هەر ئەتوانی زەکاتی بیتێ لەبەرەوە کە تا یعنی جامیعی بەشەری خەڵقی خلاصە لە ژیانێکی خۆشی و بەختەوەریە بژین جا لەبەرەوە یعنی زەکات بەڕاستی ڕوکنێکی گرنگە لە ئیسلامدا و ئەبێ مسلمانان یعنی بە شێوازێکی باش بەرەو پیری ئەوە بڕۆن کە زەکاتەکە بە شێوازی شەرعی بدەن بە هەژاران و بۆ شوێنانەی کە زەکاتیان پێشێ لە ڕاستیدا زەکاتدان و شێوازی زەکاتدان ئەگەر بدەوێ وەکو خۆی زەکات بدەین زەکات ئەبێ پرۆسەیەکە خزمەت بە چینی هەژاران کە ئەبێ یەکەم ئیشی ئەوەتانێ لە کۆمەڵگەیەکی مسلمانە کاتێکە زەکات ئەدەن ئەبێ هەژارەکانمان زۆر کەم ببنەوە ئەوە خۆی بۆ خۆی فەلسەفەی زەکاتە چونکە ئەگەر سەرمایەکان یا بڵم حکوومەت و دەوڵەت نەتوانێت تەواو بژەوی خەڵک دابینکە و ئەگەر کەسابەت و ژیان یا بڵێن حرەکەتی ژیان و جوڵەی ژیان لە شارەکانە بوونی سەرچاوەکانی داهات ئەوەندە نەبوو کە خەڵکی تێر بکە لەلایەکەوەی کە لەو پرۆسە گەورانی کە تەعویزی ئەم لایەمان بۆگەڵ و پەرسەنگی گرێتەوە بریتێ لە زەکات کاوێ زەکات بە شێوازە بدرێت چینی هەژاران لە کۆمەڵگەی مسلمانانە ناو خەڵکە ئەم چینە بنبڕ بکرێ بەو معنایە نابێت هەژاری صفەتێکی بەردەوامی خەڵک بێ ئێمە ئەبێ بزانین خوا دروستی نەکردوین لەم گەردوونەدا کە ئەبێ کۆمەڵە صفەت هەیە لەگەڵمانە بەردەوام بێ
یەکێ لەوانە صفەتی جەهلە کەت خوا قەت خۆشی ناوێ لە ئینسانە جەهل هەبێ بەردەوام حەزەکە ئینسان عالم و خوێنەوار بێ بۆیە کابێ بەردەوام لە فێربوو نابێ یەکێ لەوانە صفەتی هەژاریە صفەتی هەژاری چونکە بەشێ لە کەمی پێوەیە لە کۆمەلگادا بێتە هۆکاری جۆرێ لەسەر لەباری ناڕەحەت بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام پەنای پێگرێ کە خوای گەورە فەرمێ ئەعوذ بیک من الکفر والفقر یعنی خەتە ڕێزی بێباڕبوونەوەوان لەگەڵ هەردووکیان کوێ خوایە پەنا پێگرم لە هەژاری و لە بێبڕوایی کەوابوو هەژاری صفەتێکە ئیسلام ناوێ بمێنێ لە کۆمەلگا بێ نەمێنێ بۆ ئەم پرۆسە ئەگە بمانوێنێڵی ئەبێ زەکات بەباشی زەکات چۆن نەدرێ خودی زەکات حەقوای دەستگا لە ئەسڵ لە ئەس لەمای خۆیان دەستگایە کۆی کاتەوە ئەم دەستگایە دەستگایەکی متمانە پێکراوە بێ کە کاتی خۆی لە سەردەمی سیستەمی ئیسلامیە خراپەشە دەسەڵاتی خودی سەرۆک خودی مەسەن کە پێوتراوە خەلیفە تەنها ئەو تەسەڕۆفی تیا کردووە بە دیژنەیەکی تایبەت کە خەڵکی خەبیر هەڵی بژاردوونە ناو کۆمەلگەیە دەستپاکترین کەس وە کەسانێک کە بێنیازترین بێنیازە بەرامبەر هەموو جۆرە پارەیەک لە ناو کۆمەلگا چووکە خۆی داهاتی خۆی و وەزعی خۆی باشە لەبەرەوە نیازی لە پارەی خەڵکانیە ئەوانەی هێناوە کردوێتە سەربار و لێپرساوی ئەم دەستگای زەکات هەبووە نانراوە بە دەستگای زەیتا زەکات خراوەتە بەشێک لە دەستگای سەرمایی یا بڵێن وەزارەتی دارایی کە پێوتراوە بەیتولمال لەوێدا بەیتی زەکات دانراوە بەیتی زەکات بە معنا هۆبەیەکی تایبەت بە ئیشی زەکاتە لێرەوە کۆکراوەتەوە زەکاتی خەڵک دواتر بە شێوازێکی یەکسانی دادپەروەرانە دابش کراوە بۆ یەکەم لە زمینەیەکی زۆری خلافەتی ئیسلامیە لە کۆمەلگا وای لە هاز زەکات ئیتر لە بۆ فەقیر و مسکین نەبوو بدرێ قەرزارەکانیش تێپەڕی بوون ئەدرا بە سەر و ئەوانەوە کە بریتی بوو لە ئەوانەی کە تازە موسڵمانە بوون و ئەوانەی کە کۆیلە بوون بۆی ئازاد ببن و دواتر فی سەبیلیلا خەرجەکرا بۆ کۆمەڵە تعمیرات و بۆ ئامادەکردنی جێش و بۆ ئەمانە چونکە بەشی هەژار و چینی مسکینەکان لە کۆمەلگایان نەمانەوە ئەمە خودی زەکات ئەبێ بەم پرۆسەیە بێ ئەم پرۆسەیەش بەڕاستی لەم سەردەمەدا ئەستەمە پێم وایە چونکە بۆ ئەستەمە بەمانای ئەکرێ بەڵام زەحمەتە بکرێ چونکە یەکەم بوونی ئەم متمانێت لەو کەسایەتیانەی کە ئەمیشاکەن کێن ئەم کەسایەتی کە ویشاکە بێ باک بێ لە پارەی یاخۆ هیچ نیازێکی بە پارەی خەڵک نەبێ جگە بە خزمەت هەژاران نەبێ ئەمە ئەم متمانەیە لە کۆمەلگەی ئێمە ناڵم نەماوە بەڵام لاوازە دووهەمیان ئێمە بەڕاستی وڵاتەکانی ئێمە وڵاتێکی پرشپڵاون کە پرشپڵاو بووین هەر چینێک لە شوێنێکەوە بۆ خۆی شتێکەکە کە لە ئەسڵا خۆی ئەمە ئیشی دەوڵەتە بەڕاستی لە ئەساسەکە ئەبێت دەوڵەتێکی متمانەدار ئەمیشە ئەنجام با بۆ بەو شێوازێک کەوتمان بەڵام ئێستاش هەر ناڵین ناکرێ ئەکرێ بە شێوازی دەستگایەک یا شێوازی ڕێکخراوێک بێ کۆی کاتۆ ئەم ڕێکخراوە دەسەرنجامە بێ ناوزەردی هەموو هەژارانی کۆمەلگە بکە و دانەدانەوچینەکان ئەو کاتە ئەوەی کە هەژارە بە معنای کەلیمە نەک ئەوەی کە خۆیەکا بە هەژار بەداخەوە هێندە سروشت و طبیعەتی ئینسان هەیە خۆی دەوڵەمەندە یا بە دارایی باشە کەچی بۆ پاروەنانێک بۆ چەند سەد دینارێک خۆیە کاتەوە بە سیفەتی هەژاری بە خۆیەوە نێتەوە کە ئەمە بەڕاستی عیبە و ئینسانانێک کە خاوەنی نفسێکی بەرز بن نابێ خۆی بخاتەوە خوارەوە خوار ڕزقێکی داوەتێ بەڕاستی نعمەتەکەی خۆ بە خۆی ببینێتەوە شانازی کا بۆ نعمەتێک کە ئێستا هەیەی بڵێ وەڵایتە من لێرەدا ئەو کەسانە نیم کە دەستم بگرمەوە بۆی چەند سەد دینارێکان دەستمەوە ئەو سیفەتە خراپانە لە کۆمەلگەی ئێمەش تا ئێستا باقین و یەکاتی دەستگایە کەشتێ دابەشەکە لەوانەیە ئەوەندەی خەڵکی دەوڵەمەند ناونووسێ ئەو هەژارەکە دەستی نەیگاتێ ئەوەش بۆ خۆی بۆ خۆی یەکێکە لە ڕێگرەکان لەوەی کە نتوانین بەڕێگەیەکی ئاسان دابەشیکەین ئەمە وەکو شێوازەکەی وەکو ئەوواکرێ ئەتوانین ڕێی شخصی ئەنجامێت بەڵام ڕێگەی تاکە شخصی خۆی کە دەوڵەمەندەکە ئەنجامێدا ئەمە خزمەت کەمترەکە چونکە ناتوانێت تەواوی هەژارانی ئەو وڵاتە بگرێتەوانێت و هەروە خەب و خەفەتیان لەسەر لابەرێ بەکێشێ لە ئەساسە قورئانی پیرۆز بۆی دیاری کردوین یەکەم چینێکە قورئان دیاری کردووە للفقراء والمساکین دوو چینی گەورە لە کۆمەلگا کە ئەمانە چینێکن زۆر ئەناڵێن یەکەم فقران دووەمە مەساکینن فقرا ئەو چینەیە کە لە کۆمەلگەی ئێمەدا پێڵن فەقیر بە عورفی کۆمەلگا پێماوەتوە فەقیر یعنی هەژار ئەوەیە کە داهاتێک و سەرمایەکی دەست دیاریکراوی نییە لە شوێنێک و داهاتێکی هەبێ جا مەعاشخۆرە معاشی نییە یا مەسەن دوکانێکی نییە یا کەسەبەتێکی دیاریکراوی نییە پێبژی لەوانەیە ڕۆژانە هەر خەریکی کرێکاریە بێ ئەوەندە پەیداکە بەس دەرخواری مناڵەکانیشی ئەگەر بایانەیدا جۆری واشەیە بە هەفتەیە دانە دوان دەستێکەوێ ئەوانە چنەن چینی هەژار کە سەرچاوەیەکی بەردەوامی داهاتیان نییە پێبژین دووهەمیان مسکینەکان ئەوانەیە سەرچاوی داهاتی بەردەوامیان هەیە پێبژین بەڵام ئەوەندەی هەیە ئەوەی کە پەیداکە کەمترە لەوەی کە پێویستە خەرجیکە ئەوانە پێوتێ مەساکینن یا مەساکین بەوانە ئەوتێ زیاتر کە خەڵکانێکن لە کۆمەلگەی ئەمەدا خەڵکی ئیشیان پێنادا ئەتوانن ئیشکەن کارکەن ئەتوانن ئیشتوانەی کاریان هەیە بەڵام لەبەر جۆرێ هۆکار
جاجارێ ڕەگەزی بێ هۆکاری مەسەن زبان بێ هۆکاریەوەی کە شوێنی خۆی نییە کاری پێنادا لە کۆمەلگەیە کەوابوو خۆی بۆ خۆی کەسەکە لە ڕووی مەسەن تەواو فەقیر نییە چونکە ئەتوانێت ئیش بەرهەم بێنێ بەڵام دەرفەتی بۆ ناڕەخسێنرێ لە کۆمەلگا بۆی بەرهەم بێنێ ئەوانە هەرچینی مەساکینن دواتر دەچینە سەروانەیە کەوا خەڵکیکن کەوا قەرزارن لە کۆمەلگەی ئێماگەچینێک هەمون قەرزار بوو ساکە زۆر هەیە لە کوردستان لە وڵاتی ئێمەدا بەڵام قەرزەکەی مەرجە بۆش مەشروعێکی پیرۆز بێ بۆ کارێکی پێویستی بێ و ئەو مەشروعاش کە قەرزابووە لەسەری توانایی نەبێ دواتر بیداتەوە داهاتێکی تری نەبێ ئەوە پێویستە لە زەکات بۆی دابیکەن بەقەدە ئەندازەی قەرزەکەی دواتر ئەوانەی کە مەسەرەن ئەگەر لە ژێر هێڵی کولێتی ئەناڵێنن تەمەکێ لەو شتانی جوانانەی کە ئیسلام کردی ئەوە بوو کە ئەبێ مرۆڤەکان ئازاد بن بەیەکە بەشێ لە زەکاتی تەرخان کردووە بۆ ئازادکردنی کۆیلەکان لە کۆمەلگایە ئەبێ حکوومەت خۆی ساڵانە پارە تەرخان کە بودجێ دیاریکە خەڵکێ هەیە کۆیلەیە هەمیان ئازاد کە لە خاونەکانی بیان کڕێتەوە بیان ئازادیان کە چونکە نابێت لە ئیسلامە کۆیلەتی نابێ ببێ کۆیلەتی شتێکە ئیسلام بە هیچ شێوازە نایەوێ بۆیت بەشە لە داهاتی زەکاتی دەبەوە تەرخان کردووە دواتر مەسەلەن بابەتی ئەوانە بوون کە تازە دێنە ناو ئیسلامەوە کە دڵڵاوایی نەکرد مەسە خەڵکانی ئەوانەی کە لیانە قەومی لە وڵاتانە و دێنە وڵاتێمە کە ئاوارەکانن دواتر فی سەبیل اللهمان هەیە فی سەبیل الله ئەمانن کەوە هەر دەستگایەکی تر هەر شتێکی تر کەوا ئیشی چاکەکە بۆ کۆمەلگا فی سەبیل الله واتە حقوقی عام زیاتر یعنی ئەوانەی کەوا خزمەت دەکەن بە چینەکانی کۆمەلگا جا بە تەواوی مرۆڤایەتی یا بە شارێک بە وڵاتێک بە دەیەک بە ناوچەیەکی تایبەت ئەمەش زۆر شتەگرێتەوانێت تا ناشتێکی تایبەت نییە قوتابخانەکان هەمی بەرەکەون مزگەوتەکان بەرێکەون زۆر شوێنتر هەیە کاچنە ناو ئەم بازنەی فی سەبیل الله دیارە ئیسلام ئەوەی کە ئەگەر دەوڵەتی ئیسلامی بێەوە فەرمانی خۆی تایە جێبەجێ بکرێ بێ ئەمانە بە مؤسسەیی بکرێن یعنی کۆمەڵە کەسانێکی مختص مەصاریفی زەکات کۆکاتەوە لە هەموو ساڵەکەیان نەک لە مانگی ڕەمەزانە چونکە ئێمە ئێستا تێگەیشتون زەکات بەس لە مانگی ڕەمەزانایە و دەوڵەمەندەکان بە ئومێدی ئەجری زۆرتر زەکاتەکەیان خستۆتە ڕەمەزانەوە بەڵام خۆی زەکات پەیوەندی نیە بە ڕۆژێک و کاتێکی دیاری کراوە زەکات پەیوەندی بەو ماڵەوە هەیە کە ساڵی بەسەراتی ئەپەڕێ مەرجەکانی خۆی تیا جێبەجێک لەبەرەوە گرینگە ئینسانی موسڵمان ئەگەر دەوڵەتە بێ باشترین ڕێگا بۆ زەکاتدان بریتێ لە کۆکردنەوەی زەکات لە ڕێی دەوڵەتەوە چونکە دەوڵەت ئەتوانێت بە زۆر لەو دەوڵەمەندانەی کە زەکات نان بە زۆر زەکاتیان لەبسێنێ بەڵام لە ئێستاە کە دەوڵەت نییە ئەوەی کە ئەمێنێت و تەنها مڕاقبەی خۆی پەروەردگارە باشترین ڕێگا گونجاوترین ڕێگا ئەوەیە کە ئینسانە بیر لە قیامەتی خۆی بکاتەوە و لە خزمە نزیکەکانی خۆیەوە دەست پێ بکات ینی ئەوەی کە ئیسلام دیاری کردووە فەرمێ لە کەسە نزیکەکانەوە دەست پێ بکە بە زەکاتدان ئەگەر لە ئەوان زیاد بۆ ئەنجام بچۆ بۆ خەڵقی تر بەڵام ئەگەر وانە بوو ئەو کەسە ئامادە نیە زەکات بە بەڵام ئەگەرزانی بەشێکی ئەدرێتە براکەی خۆی بەشێکی ئەدرێتە خوشکەکەی خۆی بەشێکی ئەدرێتە کەسە نزیکەکانی خۆی ئامادەیە بۆ دانی زەکات ئەمە یەکێکە لە ڕێگاکان یەکێکی تر لە ڕێگاکان باشتر وایە زەکات ئەگەر زۆر بوو چەند سنفێک بگرێتەوە وە سنفەکانیش بەشی چی لێ بدرێ بەشی پێداویستی ساڵێکی لێ بدرێ بە چینی فەقیر و هەژارە چونکە ئەزانین ئەگەر ئەم کەسە لە ماوەی ساڵێکە بتوانێت ئەوەندەی بدرێتێ لەگەڵ ئەو بەشەی خۆیان محتاجی کەسی تر نابێت پێویستی بە کەسی تر نابێت بەڵام ئەگەر ئەوەندەی نەدرایەتێ کابراوان بۆ نمونە جاری وایە 100,000 زەکاتی هەیە 100,000ەکە ئیداتە 4 کەس ئەم 4 کەسە نازانە کابرا چی پێ بگڕێ بەشی جژنەکەیشی ناکە ئێوە هەیە بۆ نمونە ملیۆنێک زەکاتی هەیە ئەم ملیۆنە تەوزیعەکە بەسەر 20 کەسە یعنی بەڕاستی ئەم شێوە تەوزیعاتە لە ئیسلامە ئیسیفادەی نییە و کابراش سوودی لێ نابینێ بەزەوەی کابرای خاوەن زەکات دەڵێ زۆرترینی کەسم بەسەر کردوێتەوە زەکاتمەوە بە زۆرترین کەس ئەمەش لە ئیخلاسەوە دوورە بەڵکو باشتر وایە ئەوەی کە ملیۆنێک هەیە ملیۆنەکە بداتە کەسێک و بتوانێت ئەو کەسە ئیسیفادەی لێ بکە و پێداویستەکانی جژن و پێداویستەکانی خۆی لێ دابین کا بۆ ئەو مدەتی کە هەیە و ئەشکرێت تەنها بدرێت یەک سنف ئەشکرێت بدرێت چەند سنفێک بەڵام واجب نییە کە بڵێن ئەبێ بدرێت چەند سنفێک دوو ڕێگەی زەکاتدان هەیە ڕێگەیەکی فەردی هەیە کە دەوڵەمەندەکە خۆی بۆ خۆی زەکات دەرەکات و تەوزیعەکە بەسەر ئەو دەوروبەری خۆیان کە بە سەلیقەی خۆی پێی وایە ئەمە زەکاتی پێئەشێ کە ئەمە ڕێگەیەکی صحیح نییە بەڕاستی لە ئەساسا چونکە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ دەرکردنی زەکاتەکان لیژنەیەکی دروست کرد و پێغەمبەری خوا یا بڵین دائیرەیەکی تایبەتی دانابوو
کە ئەگەڕان بەسەر دەوڵەمەنەکانە ناوی دەوڵەمەنەکانیان نووسی بوو و ناوی ئەوانیشیان نووسی بوو کە زەکاتیان پێشێ هەموو ئەو سەرەت و سامانەیان لە دەوڵەمەنەکان کۆ ئەکردەوە سەر لە نوێ ئەم لیژنەیە ئەم دائیرە تایبەتە زەکاتەکەی تەوزیع کرد بەسەر ئەو مەجموعە کەسەی کە لە قورئانە ناویان هاتوو کە ئەمانە زەکاتیان پێشێ جا ئێستا لەبەرەوەی کە دەوڵەتی ئیسلامی نییە دەوڵەمەند خۆی بۆ خۆی واجبە لە سەری زەکاتەکەی خۆی دەرکا ئەشکرێ مەسەلەن کۆمەڵێک خەڵک یا با بڵین گروپێکی خێرخوازی یا ڕێکخراوێک یا دەستگایەکی خێرخوازی خۆی ئامادە بکە بۆ ئەم کارە و دەوڵەمانەکانیش سیقیان پێ ببێ و بە هەمان شێوە زەکاتەکانیان بدەنی ئەوان تەوزیعیکەن بەسەر چینەکانی سنفەکانی زەکاتە کە بریتین لە فەقیر و فەقیر ئەوەیە کە هیچی نەبێ مسکین ئەوەیە کە هەیەی و بەشی ناکە و هەروەها ئەوەی کە زەکاتی پێشێ ئەوەیە کە هێشتا مسلمان نەبوو بەڵام حەزی لێ مسلمان ببێ والمؤلفة قلوبهم ئەوانە ئەگرێتەوە وفي الرقاب و ئەوانەی کە بەندە بوون کاتی خۆی هاتوون چوونەتە لای بەیت المال وتیانە ئێمە حەزەکەین خۆمان بکڕینەوە خۆمان ئازادکەین دەوڵەتی ئیسلامی واجب بۆ لەسەری پارەکەیان بۆ بدات مکاتبەی لەگەڵ سەیدەکە کردو و پارەکەی بۆ داون و بۆ ئەوەی کە ئازاد بن یەکێک تر لەوانی کە زەکاتیان پێشە قەرزارە کابرا فەقیر نییە هەژار نییە ئەوە نییە بەڵام قەرزارە بەهۆی کارێکی مەشروعەوەژنی بۆ کوڕی هێناوە خانووی کردووە یان نەخۆشوشتی هەیە و پارەی زۆر سرف کردو قەرزار بۆ لەسەری بەهۆی ئەمانەوە زەکاتی پێشە یەکێک تر لەوانی کە زەکاتی پێشە بریتە لە فی سەبیل الله کە فی سەبیل الله پانتایەکی زۆر زۆری هەیە هەرچی لە ڕێگەی خوا بۆ خزمەتکردنی داعو و بانگەوازی خوا بچێتە ئەو بوارە زەکاتی پێشە و دەکرێت زەکاتی پێ بدرێ و بنی سەبیل بریتە لەو کەسەی کە لە ڕێبوارە سەرۆتی هەیە بەڵام لە ڕێبواریەکەیە لەو سەفەری کە کردوێتی پارەی لێ بڕاوە پارەکەی ون کردووە پارەکەیان لێ دزیوە ئەوەش لەو کاتا زەکاتی پێشێ هەموو ئەمانە ئەبێ ئەو دەستگا خێرخوازیە زەکاتەکە تەوزیعکا بەسەر هەر هەموو ئەمانە ئەمە ڕێگای تەوزیعەتی ڕێگای تەوزیعەکەی ئەمەی چاکترە خۆی یەکشت هەیە کاکێ من لە تەوزیعاتە ئەمە زۆر مهمە ئەمە لە بەرچاو بگیرێت چکە عیلەتەکە ئەمەیە ئەوش ئەوەیە کە زەکات کە ئەدرێ فەلسفەی زەکات ئەوەیە کە تۆ ئەو کەسە لە احتیاجات ئەبێ دەرکەی ئەمە غەڵەتە مەسەلەن دەوڵەمەنی ئێمە دێت لیستێکی 50 کەسی کردووە لە کەسوکاری خۆی یا لە ئەوانی کە ئەیان ناسێ هەموو ساڵە هەر زەکاتەکەدا بەوانە نایەڵێ لە احتیاجی دەرچن ئەبێ هەموو ساڵە هەر چاویان لە دەستی ئەو بێ نە زەکات ئەبێ ئەمساڵ دوو کەس سێ کەس دیاریکە زەکاتەکەی بدەرێ ئەوەندەی بدەرێت کە ئیتر لە فەقیری و هەژاری ڕزگاری بێ ساڵی داهاتوو زەکات وەرنەگرێ ئەمە فەلسفەی زەکات لە ئەساسا بۆیە لە سەرەتا عەرزم کردی بایەخدان بە بایەخی ئیسلام بە زەکات یەکەمی خاڵ ئەوەیە کە دژایەتی هەژاریەکە نایڵێ هەژاری بمێنێ جا ئەگەر هەموو ساڵێ ئەمە هەر ئەوەندەی بداتێت کە هەموو ساڵێ هەر هەژار بێ ئەوە فەلسفەکە نەهاتوتە دی لەبەرەوە ئەم دوو ڕێگە هەیە بەڵام ڕێگەی دووهەمینان سەحیحتر و گونجاوتر و چاکتر بە حەقەت زەکاتدان ئەوە قورئان دیاری کردووە تێگە کە 8 تاقم هەن زەکاتیان پێشێ و یەکێ لەو تاقمانە کە دیاریکە فی سەبیل اللهە جا فی سەبیل الله عولەمایان لە توێژینەوەی معنای فی سەبیل الله یعنی مەثلا هەر ئەوانە نین کە ئەڕۆن بۆ جیهاد پاران لێ ئەبڕێ یان کابرایە کە ئەڕوا وڵاتێکی دوور پارەی لێ ئەبڕێ ئەڵێ فی سەبیل الله یعنی جیهاتی داعوی ژەگرێتەوە مادام یعنی مەثلا هەژار بوون و خەلاسە ئێستا زۆر مەسە ئیزاعە و رادیۆ و تەلەڤیزیۆن هەیە کە داعوەی ئیسلامی تیا ئەکرێ لەبەرەوە کارمەندەکانی پێویستیان بەوەیە کە یارمەتی بدرێن ماگانە کۆمەکیان پێ بکرێ لەبەرەوە یعنی هیچ مشکلەیەکی ئەتوانن زەکات بۆ ئەو شوێنانی بنێرن تا ئەوانی تەوزیعیکەن بەسەر کارمەندەکانیانە بۆ ئەوەی کە کارمەندەکان بژێوی خۆیان تەرتیب بێ و محتاجی کەسی تر نەبن هەتا بتوانن کارە داعویەکە بە چاکی بەڕێوە بچێت هیچ مەسەلەن گومانی تیانیە و گونجاوە بدرێ بە شوێنانی داعوی مەثلەن ئایا مەثلەن تەلەڤیزیۆنە یان رادیۆیە یان مەثلەن یان حجرەی فەقێ و ئیشکالی تێدا نییە مەثلەن فەقییان و یعنی و حتا ئەمڕۆ یعنی بەڕاستی لەبەرەوەی کە مەثلەن قەیرانی داراییە و خۆ مامۆسایان کارمەندان ینی پارەیان کەمە و معاشەکەیان یعنی ئیداری پێناکەن حتا ئەتوانن بەوانیش بدرێ بۆ ئەوەی کەوا مەسەلەن بتوانن بژێوی خۆیان تەواو بەباشی ماگانە ببەنە سەر
ئێستا مەسەر بڵێ شخصی وایە بڵێ مانگی ملیۆنێکی وەرگتۆ ئێستا مانگی 500 وەرەگرێ لێ بەم 500 ئیدارە ناکە یا مەسەر 400 وەرەگرێ یا 300 وەرەگرێ ئیداری پێ ناکە مەجبورە بێ مەسەل لە خەڵقی ینی مەسەلەن زەکاتیان بدەنێ خۆ ئەگەر یارمەتی تریشان بدەنێ لە بابی سەدەقاتی تر ئەوە چاکتر و باشتر ئەگەر هەرنە ئەقلەن بە ینی ئەوانی کە دەوڵەمەند و زەکاتیان هەیە با زەکاتەکە مەسەلەن بدەن بەو کەسانی کەوا هەژارن کەوا فەقیری تر مامۆسایانن و هەروەها کارمەندانن مامۆسایانی مزگەوتن یا حجرە و فەقێن یا مەسەلەن ئەم تەلەڤیزیۆن و ڕادیۆی بانگەوازین پێیان بدرێ هیچ مشکلەیەکی شەرعی تیانێت چکە بۆ فی سەبیل الله هەموو ئەمانە ئەگرێتەوە. لە ڕاستیدا زەکاتدان بەو ناوەند و ڕاگەاندنانەی کەناڵەکانی ڕاگەاندن یا ناوەندەکانی فێرکردن یا ناوەندەکانی گەورەکردنی قورئانی پیرۆز یان هەر ڕێکخراوێکی تر کە کاری ئیشی باشەکە خۆی بۆ خۆی ئەتوانین بڵێن زەکاتی پێشێ بەڵام بەڕێخستن بۆ معنایە بڵێن هەتا لە کۆمەڵگەی ئێمە کەشێک کە کچینی هەژار و مسکینمان مابێ نابێ بڕێن بۆ لای ئەوان چونکە جارێکە پێمانەوە بێت دابینکردنی نانی هەژارەکان قوتی خەڵکەکە پێداویستی مرۆڤ خاڵی یەکەمە بۆیە قورئان خستی خاڵی یەکەم من قەناعەتم وایە تەرتیبە قورئانەکە بێ ڕژاو بکەین تەرتیبە قورئانەکە فی سەبیل الله خاتە پێش ئەخیر واتە خاڵە پێش ئەخیرە کە حوتەم خاڵەکە کاوت لە پێش ئەوە 6 دانە خاڵی لە پێشترەوەیە ئەمانە چین شتانێکن ضرورن پێویستن بۆیە کە ئاڵێن من ئەمە واماوتۆ دای من و کەسێک کە زەکاتی هەیە با زەکاتەکەیت ئەگەر زۆرە بە کەڵکی ئەوە دێ مەسەر خەڵکی استفادەی لێ بکە دا بەشی کا بە چەند بەشێکەوە بەشێکی بدا بە کەناڵەکانی ڕاگەان دەستگاکانی فێرکردن ئەوانە بە زەمینە دابەوێ بەڵام بگەڕێ بەشی زۆریدا بە چینی فەقیر و هەژار و مسکینەکان بەشیری قەرزارەکان ئەمانە ضروری لە کۆمەڵگایە چونکە ناکرێت لە زەکاتی ئێمە هەمان بێ ئەوان بێ بەشکەن و بیدەن دەستگای ڕاگەاندن ئەوان ئەولەویتیان نییە ئەوان دەرەجە حوتن پلێ حوتەمیان هەیە ئەوە پلەی یەکەم و دووهەمی هەیە و سێمی هەیە بەڵام ئەکرێبی دێتێ بەڵام کردانەکە بەم شێوازەیە وتمانە زەکاتەکانی هەمووینە بەشێ لە زەکاتەکە ئەتوانین دێتە ئەوان بەڵامە بەشی زۆری بۆ چینی مسکین و فەقیرەکان و قەرزارەکان بێ ئەمەش بۆ چییە چونکە ڕچاوی ئەولەویتی قورئانیە ئێمە ئەزانین دەستگای ڕاگەاندن ئەگەر ئێستا نەشمان بێ مشکلەیەکی زۆر ناخڵقێ بەقەدر ئەو لێگە بنانم عایلێ نانی نەبێ کەسێ مەسەن بژێوی ژیانی نەبێ قەرزارێ لەژێر قەرزا ڕزگاری نەبێت بەردەوام فەقیرە خەفەتە خوا و کۆیلێ ساواتانێ ڕووینایە سەر هەڵبڕێ دەمرۆ ئازادکردنی مرۆڤێک گەورەتر لەوەی کە مەسە کەناڵێکی ڕاگەاندن بکەمە یا دەستگایەکی فێرکردن جارەکە بام دەستگای فێرکردنە ڕاوەسێ بەزەمە تێرکەن لە خواردن ئەمە لە ئێستا بەڵا خۆکە بتوانین هەمیان پێکۆ بەرین بەڕێوە ئیشێکی باشەکەین ئەمەشان جوانە ناڵێ مەسەن نە ئەشیش نە کەبابی چیان نەسووتێ نە ئەمە هێمالکەین نە ئەویش تەواوی هێمالکەین بە شێوازێکی ینی گونجاو نەڵێ یەکسانیش ناچووکە یەکسانی زۆرێکە لە زوڵمە لە فەقیرەکان بە شێوازێکی پێویستی ئەو لەوێت دابنین هەژارەکان پێشترەخین کەناڵی ڕاگەاندنیش لە دەستگای بۆ دەستگای جیاوازی هەیە دەستگای وا هەیە ئێستا مەسەن دەستگایەکی عیلمی وەکو پێگانی فەقی و قوتابی بەڕاستی ئەمە ئێستا لەوانەیە لە کوردستانی ئێمە ضرور بێ یەکێ لە ڕاگەاندنی ضرورترە چونکە دەستگایەکە پێویستمان بە کەسی خوێنەوارمان پێویستە ئێمە زانامان زۆر پێویستە بۆ وڵاتەمان ئەمە بێ خزمەتی زیاتری پێ بکەین بیخێنە دەرەجەی چوارەم مەسە یا پێنجەم یا شەشەم وەکو دەستگایکی ڕاگەاندن سێ دەستگای ڕاگەاندنی لەگەڵ ڕاگەاندنە فەرقی هەیە ئەوش بە هەمان شێوە جیاوازی بکەین چونکە ڕاگەاندنی وا هەیە خزمەتەکەی زۆرترە هیوا هەیە کەمترە هیوا هەیە هەندێک کەناڵ و بەرنامەی تێدایە زۆر خزمەتەکە هیواژەیە کەمتر لە بەرنامانەی تێدایە بۆ ئەوەی کەەوە ئەولێت خزمەتی زیاترەکە حەقوای بۆ زیاتر بدرێت تا بەوەی تیران کە خزمەت کەمترەکە هەموو ئەمانە ئەبێ لە دیدی موسڵمانە هەبن واتە موسڵمان ئیشەکانی کەیکات جۆرێ لە منطقی ئەبێت یا بە کوچکو قورئان فێری کردوون بە منطق ئیشکەین بۆی ڕیزکردون للفقراء والمساکین تا ئاخیرەکەین زەکاتدان ئەمە خلافێکی تایە لە بینی زانانە لە کۆن و نوێیە ئەنی هەندێک بەلایەنەوە قەنەواتی ڕاگەیاندن یان مەدارسی شەرعیان مەراکیزی تەحفیزی قورئانیان باقی شوێنەکانی ترکە پێوترێ جمعیات یا ئەو شوێنانەی کە خەڵقی تیا داوا کرێ ئەمانە کۆمەڵێک گەڵێن خوای پەروەردگار ناوی نهێناوە لە قورئانە بەڵام کۆمەڵێکی تریش هاتوونە فەرموون وەفی سەبیلی اللهی هیچێک لەوانەیە کە زەکاتی ئەدرێتێ فی سەبیل اللهیە فی سەبیل اللهی زۆر دەگرێتەوە جیهاد دەگرێتەوە کەسانی کە مجاهدن و چەکیان هەڵگرتۆ و دیفاع لە دینی خوای پەروەردگارەکەن ئەمانە ئەیانگرێتەوە و هەروەها ئەوەی کە دەعواکە ئیگرێتەوە ئەوەی کە لە کەناڵێکی ڕاگەاندنا ئیشەکە ئیگرێتەوە بۆیە مەجمەعی فقهی کە شوێنەکەی لە مەکەیە بە سەرۆکایەتی بن باز ڕەحمەتی خوای لێبێ بە زۆرینەی مطلق یعنی بە زۆرینەیەکی ڕەها
ئەوەیان پەسەند کردووە کە ئەم کەناڵە ڕاگەیانانە یان ئەو مەراکیزە داعویانە یان باقی شوێنەکانی تر کە ئەکرێ یان یەکێک بن لە فی سەبیل الله و لە هەمان کاتیشا چی بدرێتێ زەکاتیان بدرێتێ چونکە ئەگەر زەکاتیان نەدرێتێ و لە هەمان کاتیشا حکوومەت پشگیریان نەکە و دەوڵەمەندەکانیش پشگیریان نەکەن ئەو کاتە وردە بێم شوێنە داخرێن و داوا بانگوازی ئیسلامیش وردە بەرە کوبوونەوەڕۆ بۆیە لەبەرەوە زانایان بە دروستیان زانیوە بەشی زۆری زانایان بە دروستیان زانیوە ئەو دەستگا ڕاگەیانانە یان هەشتێکی ترکە لە بواری داوایە بێ بەشێک لە زەکاتی بدرێتەوە هەتا یەکێک لەو نووسرە بەڕێزەکان ڕزای خوای پەروەردگاری لێ بێ کتابێکی نووسیوە فی سەبیل الله مەصارف فی سەبیل الله یعنی ئەو فی سەبیل الله شی ئەگرێتەوە چەند قسم ئەگرێتەوە چا لەوێ تەرجیحی ئەوەدا کە یەکێک لەوانەی کە زەکاتیان ئەدرێتێ بریتێ لە چی بریتێ لە کەناڵەکانی ڕاگەاندن ئەو شوێنانەی کە بەعام دەعوایان تیاکرێ کەواتە فی سەبیل الله معنایەکی عامی هەیە مجاهید ئەگرێتەوە ئەو کەسەی داواکە ئەگرێتەوە ئەو کەسەی لە ڕاگەاندنە ئیشەکە ئەگرێتەوە هەموو ئەو بەشانە ئەگرێتەوە کە خزمەتی ئیسلام و مسلمانە لە فەقەرەی وەفی سەبیل الله ئەوکو عەرزم کردی ئەوە پانتایەکی زۆری هەیە ئەکرێ زۆر شت جێی بێتەوە لەویە یەکێک لەوانە کەناڵێک کە خزمەتی دەعو بانگەوازی ئیسلامی بکە یعنی خزمەتی قورئان و سنەتی پێغەمبەری خوا بکات صلی الله علیه وسلم خزمەتی مرۆڤایەتی بکات ئەم سێشتە هەرسێکیان چونکە هەرسێکیان گرنگن لە بەرچاوە گیرن ئەکرێ ئەگەر نەیبوو ئەگەر نەی ئەتوانی ئیکتیفای ذاتی خۆی بکە ئەکرێ زەکاتی پێ بدرێ بۆ چونکە لە فی سەبیل الله زۆر چاک و زۆر باش جێ بێتەوە هەر چۆن بۆ پرۆژەی قورئان خوێندن مەسەلەن کەسێک مەدرسەیەکی قورئانی گەورەی هەیە زەکاتی پێشێ کەسێک حجرەیەکی گەورەی هەیە فەقێ پێ ئەگەێنێت و مەدارسی شەرعی هەیە ئەکرێ زەکاتی پێ بدرێ هەر نەکرد بە فەقەکان حتا بە خودی مامۆستاکان بە خودی دەستگاکە کاملەن ئەکرێ زەکات بدرێ و هیچ ئیشکالێکی تیانێت چونکە بە سەریح ناوی هاتووە کە ئەخوای گەورە فەرمێ وەفی سەبیل الله لە پێناوی خوا لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە فی سەبیل الله حتا ئەوەندەی جێ کردبوویەوە پارەی زەکاتی سەرفەکرد بۆ ڕێگاوبان پارەی زەکاتی سەرفەکرد بۆ خستەخانە پارەی زەکاتی سەرفەکرد بۆ مەشاریعی خەیری بۆ ئەو مجتەماعی کە لە دەوروبەری بوون هەتا وای لێ هاو کە کەس نەبوو زەکات وەرگرێ پارەی زەکاتی سەرفەکرد بۆ کچ و کوڕێک کە ئەیانوی ژن بێن و پارەیان نەبوو لەسەر بەیت الماڵ پارەی زەکاتی بۆ سەرفەکردن ئەوە هەمووی لە فی سەبیل الله جێ بێتەوە